بەڵێ بۆچی هۆڵەندا دەیەوێت گۆڕانکاری لە سیاسەتی وەرگرتنی پەنابەراندا بکە؟ هۆکارەکەی چییە؟ ئایا سنوورداری دەکات یاخود بە تەواوی قەدەغەی دەکات؟ ئەمانە و چەندان پرسیاری دیکە لەگەڵ بەڕێز وریا قەرەداخی شرۆڤەکاری سیاسی لە شاری زووتەرمیر لە هۆڵەنداوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندایە شرۆڤەی دەکەین. بەڕێز وریا قەرەداخی ئەم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. با لەوە دەست پێ بکەین بۆچی هۆڵەندا گەشتوتە ئەو باوەڕەی کە دەبێت جارێکی دیکە پێداچوونەوە بە سیاسەتی وەرگرتنی پەنابەراندا بکا لە وڵاتەکەی؟ بەڵێ ئەم کاتەوە باش کاتی بێدەران باش بۆی زۆرە ئەم مەسەلەیە. وا دیارە حکومەتی هۆڵەندا گەیشتۆتە قەناعەتێکایەتی ناتوانن پەنابەرەکان قبول بکەن لەبەرەوەی مشکلە کێشەیەکی زۆر هەیە. لەو کێشانەی هۆڵەندا 7 ملیۆن دانیشتووی هەیە، پێویستی بە 1 ملیۆن خانوو هەیە. تا پشتە ئەو 1 ملیۆن خانووە 10% جێبەجێ کراوە و ئەو پەنابەرانەی کە دێن پێویستی بە خانوویە. خەڵکی هۆڵەندا ئەڵێن ئێمە ئەولەویەتی نە ئەوان. ئەوە بۆتە کێشەیەکی. کێشەی دووەم گرانبەهایی لە هۆڵەندا زۆر بەرز بۆتەوە لە دوای ئەم گرانبەهایی کە لەسەر ئاستی جیهانە کاریگەری کردووە لەسەر ئابووری هۆڵەنداش. بازار زۆر گران بوو، ژیان زۆر گران بووە، ناتوانن هۆڵەندیەکانی تر تحملی ئەوە بکەن. مەسەلەی مەسرەفی خەرجی ئۆکرانیا ئەوش دەوری هەیە. تا 7 ملیار یورۆ دراوە بە ئۆکرانیا. هەفتەی ڕابردوو 62 ملیار یورۆ درا بە ئۆکرانیا لەلایەن یەکێتی ئەوروپا، بەشێکی گەورەی سەر هاتە سەر هۆڵەندا. ئەمانە قەرەباڵغی ناو شارەکان زۆر بووە، پەنابەرێکی زۆر هاتووە بۆ هۆڵەندا. یعنی بەس ئەو ئامارەت بدەمێت لە 6 مانگی یەکەمی 2023 تا پێستا 62,000یان بوو هاتووە. وڵاتێکی وا بچکۆڵە دانیشتویەکی زۆر زۆری هەیە، شار و دێهاتیان پڕ بووە لە پەنابەر. هەندێک لە پارتی سیاسیەکان بە تایبەتی ئەوەی حکومەکەن کە سەرۆکوەزیران پێسەدەی دەڵێن هاتە دەنگاڵی ئەمتر نامانەوێ ئەبێت حەدێکی بۆ دابنین. ئەوە یەکێک ئەمانە هۆی ئەساسیەکانە. کە کوریانەها لە گەلک وڵاتین ئەوروپای پارتیên nijadperest ê ku serkeftin hene de hilbijartinan de bi taybetî ew partiyên ku li dijî penaberan e. Tesîra vêyekê di siyaseta Hollanda de bûye li ser hikûmetê bûye tu çawa dinirxîne? بەڵێ خۆی دووە ملت ڕایەکی و حکومەتیش ڕایەکی هەیە. لە هۆڵەندا وەکو وڵاتانی ئەوروپای ڕۆژاوە قانون حکومەکە. وەختی کە قانون حکمی کرد ناتوانیت بڵێت پەنابەرمان ناوێ، ئەبێ قانونێک دەربچێت، ئەو قانونە لە پەرلەمانە قبول بکرێت و ئینجا لەسەرەوە ئەو قانونە جێبەجێ کرا. ئەو وەختە ئەتوانن ملت قسە بکەن و یا پارتە سیاسیەکان. ئەو پارتەیە ڕەگەزپەرستەکان هەیە ئەوانە هەرچی بڵێن ئەتوانن بڵێن، بەڵام ناتوانن قانونەکە بگۆڕن. ئەبێ ئەکسێرێتیان هەیە بەناو پەرلەمانە تاکو قانونەکە بگرێت. ئەرێدە هەموو شتێک قانون حکم هەتاکو قانون نەڵێت پەنابەر قبول ناکەین بەو شێوەیە کە ئیستا هەیە، ئەو وەختە ئەتوانن بڵێت ئەتوانن ڕێگەی لێ بگرن. حاضر بەڵێ فەرموو. بەڵێ بەڕێز قەرەداخی ئەم پێداچوونەوەی یاخود ئەم هەڵمەتەی کە هۆڵەندا بەنیازە دەستی پێ بکە ئایا تایبەتە بە پەنابەری وڵاتێکی دیاریکراوە یاخود نەخێر بە شێوەیەکی گشتی تەواوی پەنابەران دەگرێتەوەوانێ؟ ئەگەر پێشمان بڵێ مەترسی لەسەر کام پەنابەران هەیە، ئایا تیشک خراوەتە سەر پەنابەری وڵاتێک؟ بەڵێ خۆی ینی تقریبا ئەتوانم بڵێم سووری و فەڵەستینی و یەمەنی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەم سیانە ئیمتیازاتیان زیاترە بڵێن لە عێراقی ویا لە ئێرانی ویا لە تونسی مەغربی جەزائیری لە وڵاتان. لەبەرەوەی ئەو وڵاتانە شەڕ جەنگێکی ئاوان هەیە لە وڵاتانە، ئەوانە ئیمتیازاتیان زیاترە و زیاتر قبول ئەکرێن هەرچەند لەوێش قانون هەیە. بەڵام ئەوەکانی کە لە وڵاتانی ئەفریقیاوە دێن، لە وڵاتی یان لە عێراقەوە دێن، یا لە مەغرب و لە تونس و لە لیبیا و لە مەسر دێن، ئەوانە احتمالی ڕەتکردنیان زۆر زۆرەوانە قبول ناکەن. وەستا قانونیش وای پینیان کردوەکەڵێ ئەوانە کە قبول نەکرانە بێ دەرچن لە هۆڵەندا بچن 2 ساڵ لە وڵاتێکە لەوێ هاتوونە لەوێ چاوەڕێکردن. حەقانیە لە هۆڵەندا وەکو جاران نەما. ئێستا گە ڕەت بکرێن لە وڵاتانە
ابي ولاتك بجيبي اتواني استئناف بك بل ما تواني له هولندا استئناف بك بشي تدرو بلا استثناء كراوه بو ولاتاني وكو سوريا ويمن وفلسطين ككوريا بله ككوريا گاوا کریزک لولاتی اوروبا رودده بگومان یکم مجار اقول سر فکر دکن اود بیجن زور پنابر هن الولاتی ما پنابر بخوشی کریزی درست کن الولاتی ما قالوا هل ويستي راي گشتي هولندي دربارا پنابران ده چیه؟ خوي وقوة البيشكي قانون حكمك هتاكو قانونك لقل ما في فنابركان بملت لبين خويانا نارازين يعني سبن لهولندا اجيم ناتو انا بلهم لفنجات انا بلهم لسطا شخص بيجي سطا حتى هولندي بيانا خوش فنابران اللي يعني تواني بيبي لجادة تواني لها مش لكن بيانا خوش فنابري كي زور هاتو بتابتي لو ولاتانيك شرقية نيجيري زور هاتو تونسية مغربية غابون ساحل عاجة زور يابواتو معنا فنابري اقتصاديين أمانة فنابري آبورين أمانة فنابري سياسيين جميع خلقك أتوقع بلهم للسطح الشرط للسطح حفتاء بينات وانا استفتاء بكمشتيكي واهي كدشي اول كفنابر ببين لنا وجاده كانت بلام الهمان كاتا اگر بيعمل عليهم ريزه قري لواني سوريا بتابتي سوريا قلت كزور على سوريا ظروف استثنائيه يعني نوع التعاطف كان هي لقى سوريا كان بلام اكثريتي ملتي هولندا دجي هاتني اما فنابرانيه تكشياني ابوريان تكتوها بتابتي مسألة قانون بوتا مشكلة جورا زور وكنت 1 مليون كاس ناوي نسيو بو قانونية فنابرش داتواني خول جادم لنا وصالونا كان ميري خانينا كيدر دي هات نيش بريتيانا بي 62,000 لماوي ششمانا زور بو هولا زور بەڵێ بەڕێز قەرەداخی ئەمانەی کە باسی دەکەین تا ئێستا لە چوارچەوەی گفتوگۆیە ئەوەیشی هۆڵەندا دەیەوێت دەستی پێ بکات و پێداچوونەوە بە سیاسەتەکەیدا بکات ئەمانەی بزانین کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بڕیاری کۆتایی لێدرێ جاري هلا كون يمشوش هلا گفتگوی سبيش هلا گفتگوی جاري بريار ندراوه حكم سركوز ايران لحزبي حاكمها اوان لقل اوان كفنابر درب كريت وفنابر الشرط الشروط يعني مرجع بودابنيه بلام حزبي مسيحي كان علينا نابت ابي اما الرئيس اللي بقرينه وقبول يعني بكين بهندي شرطي كنت دبي بلام حزبي حاكم في دينا او واحد جاب كواليشني حكومتك كوتوت مترسيه شو حزب كيف وحكمه كان وايلياتوك احتمال حكومته بكيت لما خاطر مساله فنابرات كجوريانها هولندا ولاتكي جرينجي اندامي يكيتي اوروبايا هر وكي كوتا ديار كري پنابري بو ولاتين اندامي يكيتي اوروبا gelek zêde bûye îsal yani zêdetirîn rêje ya penaberiyê îsal bûye bo hemî welatên Yekîtiya Ewropa gelo te sîra vê yekê li ser Hollanda jî bûye tu çawa dinirxîne خوي راسته من دوني لألمانيا قرامو سيروج لألمانيا بو لديكي بتكولم لألمانيا كبريتي ولا 15,000 نفر لو ديها بالرابكة من تقريبا بومي عم باسكت 150 كسي عم بوهاتو لماوية كمانا لهولنداش عيني تأثيري عيني كانت خلقي جزور هاتوها لو ولات عليها وجايين متسيب يعني اوروبي جواز كندا وامريكا واستراليا ونيوزيلندا اولات انا ولاتي فنابران ولاتي مهاجر بونا بلام امانه ولاتي كالتوري خويان هي بيجي خويان هي لا كالتوري كان دس بدل وادي ركنوا امهمو كديد بو زياد بو ل 2022 ل 2023 اما جاي متسيب والروج زياده يعني 62,000 هاتو بو هولندا لماوي شش مالا اما جاي متسيب خلق كبيره كاتو بو فرهنجان بو جيانيان بو ابوريان وزياده كردوه مسألة زياده كش بروباغندا بالرابطه زور بي ولاتانا
بۆ جەنگ نییە بەڕێز قەرەداخی باسی مەترسیەکەی جگە لە مەترسیە ئابوووریەکە ئایا پەنابەران چ مەترسیەکی دیکەن بۆ سەر وڵاتانی ئەوروپا؟ خۆی زۆرە جگە لە مەسەلەی ئابووری مەسەلەی کەلتوری ئەمانە لە کەلتوری خۆیان نەترسی ئەیانەی کەلتوری خۆیان بپارێزن یعنی یعنی وا هاتووە بینیتان لە فەرەنسا لە پێش چەند ڕۆژێک دار و بەردیان سووتان پەنابەر ئەو مهاجرەکان و ئەوانەیە لە شتیوا ترسن ئەمانەیانەوە کەلتوری خۆیان بپارێزن وەکو هەموو وڵاتی ئێمەش وەکو کوردێکیش لە کوردستانی خۆمان پێمان ناخۆشە بێگانەیەکی زۆر هاتووە حەمزەکەین کەلتوری خۆمان بپارێزین ئەمانشیانەوە فەرهەنگیان بپارێزن وا بیرەکەنەوە ئەمە پەنابەرانە لە ئەفریقیا و لە وڵاتانی ڕۆژهەڵات هاتوونە لێرە زۆر زیاد دەکەن هاودژی مەذهبی هەیە لێرە مەترسی هەیە کە کوردڕە و مسلمانەکان لێرە کاریگەری هەبێ لەسەر ئەمنیەتیان لەسەر پاراستنی وڵاتەکەیان مەسەلەی ڕەگەزپەرستی زیاد بکات پارتە دەست توندڕەوەکانیان ڕۆژ بەڕێژ بەهێزترە بنەوە ئەمە پەنابەرانە زیاد دەکات لە ئایندەی خۆیان دەترسن و بافی خۆیانە لە ئایندەی بترسن چونکە ئەو شێوەیە کە ئێستا هەڵقوڵقاوە لە هۆڵەندا و لە ئەوروپا ئەمە ئایندەیەکی بڕا بکەم جێگای مەترسیە و ئایندەیەکی ناخۆشە بۆ وڵاتانە. gelek spas birêz viriya Qeredaxî şirovekarê siyasî ji Zêwî Termûr ya Holandayê mêvanê me. Bi ser şap, spas